مامۆستا ئەگەر پرسیارێکی تر بکەین لەسەر بەردەکان شێوە زمانێک هەیە نووسراوە. ئەو شێوە زمانە چ قۆناغێکە ناوی چی بووە؟ هەروەکو ئێستا دەبینین کە زمانی جیاواز زۆرە لەو کاتەدا زمانی جیاواز هەبووە بەڵام زمانی ئاشووریەکان کە ئەو کاتە بەکاریان هێناوە نووسینیان پێکردو زمانی مسماری بووە وەک ئەوەی ئێستا لەسەر بەردەکان نووسراوە هەروها لە خنسی هەمان شێوە ئەوشی هەمان ڕێڕەوی ئاوەکەیە کە دروست کراوە بۆ باسمان کرد بۆ پاشای ئاشووریەکان پایتەختی ئاشووریەکان نەیناوە دەڕوات کەواتە دەتوانین بڵێن لە هەردوو شوێن سەنحاریب ئاماژەی بەلایەنە چاکەکانی خۆی کردووە باسی سەرکەوتنەکانی کردووە و سەرکەوتنەکانی خۆی تێدا تۆمار کردووە. مامۆستا ئەگەر پرسیارێکی تر بکەین دەربارەی ئەم شوێنەی ئێستا لێرە لی وەستاوین جۆری بەردەکان جیاوازە لەگەڵ ئەو ناوچەیە پێمان بڵێ ژمارەی ئەو بەردانە تەخمینی یان پێتان وایە لە چەند پێکاتوە؟ بەێ دیف تەخمینی وەکی بێژن نزیکی 2,500,000 بەرد لە پرۆژەی داهاتنە پرۆژێ بەگشتی درێژی یان بڵێن حەجمی ئەو پردە چەندە؟ بەێ ئەف پروژە هەتۆڤێکۆڤەیەک و دیۆر يعني تبيت التنقيبات دريش تريش دركبيتن حتى فيجو دركفتي حتى نك 300 متر بله دريش جوه الهردو رخين يكون كديار تبيت التنقيبات ده ام بتر در بيخنو دبيجين حجم زور تربيتن دريش جوه لخنس تاوكو ايرا تنها او قنطريه بله ليره تا دقينا نينوا موصل هیچ قنطريكي ترمانية حتى فيجوفي ما نديد نبا يعني وكي بجن شو تنقيبات نهاد نكرن البرفرهي يا هاي فيجوفي كو ام زونين افا يا فيجوفي كواتا همو بلين دقرته بو قوناغي سنحاري بو لو بروجاني كوا خوي شانازي بيو بله بله افا ايك جوان بروجا وكي ما بتابع جنو بتابع حسكري كنت بيشتي اس وقت كل سر نويسين مسماري بحسكتن بيشتي اس باشا سنحاري باشا جيهان مشيا اوي اس راكشن بو پایتخت خو کو اوو ريبارو كانيا اوو کو پاقجا چونكي امزون يعني حتى ويگوش اوو دوربري نينوا دوربري مثال اوو بورپتري كبريتيه يعني كير وخورني اودينو هتن اوی دو اوی دی هبینه همی که جوان بهندی بیاکو باغ و بیستان و دی بجین اوی مزرعه خو وانه پی که بجین باغچه که برفره هبید بیت آفدان و هم آوکا سازگاریش بیایید اولاتی و